بناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان ماوەی سێ ڕۆژە هەناردەی نەوتێرێم ڕاگیرەوە ئەمەش دوایەوە هات کە دەستەی ناوبژوانی پاریس ئەسکاڵایەکی لە بەرژەوەندی عێراق یەکلا کردەوە کە دژی تورکیا سەبارەت بە هەناردەکردنی نەوتی هەرێم لە ڕێگەی تورکیاوە لە پاریس تۆماری کردبوو. بەشێکیش لە کۆمپانیەکان بەتابەتی کۆمپانیای فۆرزا لە کێڵگەی هەولێر باسی لەوە کردووە کە بەرهەمێنانیان ڕاگرتووە بە هۆیەوەی کە عەمبارەکان پڕ بوون. و هەندێک زانیاری باز لەوە دەکرێت کۆمپانی نەوتیەکان لە هەرێم بۆ ماوەی هەفتەیەک توانایان هەیە کە نەوتێرێم عەمبار بکەن ئەگەر هەناردەی نەوتێرێم دەست پێ نەکاتەوە دەبێت وەبەرهێنان لە کێڵگەکان بوەسێت. لە بەرنامەی ئەمڕۆ سەرەوە دەکەین بۆچی تاکو ئێستا عێراق و هەرێم ڕێک نەکەوتون لەسەر هەناردەکردنەوەی نەوت و قۆناغی دوای ئەو بڕیارەی دەستەی ناوبژوانی پاریس چی دەبێت و مەسەلەی موچە و بودجەش چی دەبێت و هەرێمی کوردستان لە بەردەم کام بژاردرێداوە چی بکرێ بۆی کە بە قازانجی موچەخۆران و خەڵکی کوردستان بشکێتەوە. بە میوانداری بەڕێز دکتۆر دارا محەممەد ئەمین ئەندامی ئەنجومەنی دامەزرانی کۆمەڵی دادگەری قسە لەسەر پرسانە دەکەین. کاک دکتۆر بەخێر و سوپاس. بەخێرش بێن ماوەیە کە بۆی نەخۆشیەوە بەرنامەمان نەکردووە. ئەگەر سەرەتا لە خوێنەوەی بەڕێز بۆ بڕیارەکەی دادگا چییە؟ لێکەوتەکانی دوای ڕائیسەر ئەوەی لێکەوتۆ کەنەوت ڕاگیراوە لێکەوتەکانی دواتری چی دەبن ئەو بڕیاری دەستەی ناوبژوانی پاریس؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێم و پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە بینەران و سەرجە موسڵمانان جیهانەکەم. داواکارم خۆی پەروەردگار تاعات و عیبادەتی ڕەمەزان قبوڵ کە مانگی ڕەمەزانیش بکاتە مای خێر. ئەوە من گەشت بینم کە ئینشاڵڵا ڕەمەزان خێری پێ و ئەم بڕیارەش بۆ خۆی یەکێک لە خێر و بەرەکەتەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە. بەخێر دەیبینی بۆ خەڵکی من بەخێر دەبینم بۆ خەڵکی کوردستان و بەخێریش دەبینم بۆ دەسەڵاتی کوردیش کە خۆیان هەستی پێ ناکەن. چونکەم پێم وایە ئەو مامەڵەی پێشوو دەسەڵاتی کوردیەتی خێریتیان نەبووە نەبووە دنیا نەبووە قیامەتیان ئەگەر دەستکەوتێکی دنیایشان بووێ بەڵام خێریتیانەوە. خێرەوایە کە خزمەتی خەڵک بکەن و لە بەرژەوەندی خەڵک ئیش بکەن وەواز بێنن لە گەندەڵی و ناشەفافیەت و ئەوانەی کە کراوە. بۆیە من پێم وایە بڕیارە خێرێکی گەورەیە. لە ڕاستیە ئەگەر خێرەکەی بۆ خەڵک چییە کە بۆ خەڵکیش خێرە؟ من پێم وایە خێرێکی گەورەیە بۆ خەڵکی کوردستان. ئێستا قۆناغ بە قۆناغ ئەگەر بە قسەی لەسەر بکەین سەرەتا ئەم بڕیارە بۆی کە هەندێک کەس هەم دەسەڵات هەم نازانم تعبیرێک چی نایی بڵێم ئەوانەی وابەستەی دەسەڵاتن خەڵک چاواشە نەکەن. ینی پیان وابێ خەڵکانێک کە باس لەم بڕیارە ئەەکەن باس لە بەرژەوەندی میلە دەکەن پیان خۆشە شتەکان بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ئاسایی خۆی پیان وابێ ئەمانە کۆیلەن و لە هەندێک بەداخەوە لە هەندێک کەسم بیستوە ئەو خەڵکانە بە کوردواتانی بەکەری دێزناوە بن لەبەرەوەی حەزەکەن بڕیارێک دەرچووە کەم بڕیارە لە بەرژەوەندی خەڵکە بەس پیان وایە ئەمانە کە پیان خۆشم بڕیارە دەرچووە تەوانە تەشبیهکەن لەگەڵ ڕێزما بە ئەوانە بەکەری دێزانیەوە بینیومە ینی خەڵکی ڕۆشن بیر و ئەوە بابەتەش لێو بابەتە بڵاوەکەنەوە بۆ لە بەرەوەی پیان خۆشە بڕیارێکی وا دەرچوو بیاگان لەوەی لە ڕاستیا میلەت وشیارە و خەڵکی کوردستان خەبات و شۆڕشە میلەت کردوێتی قوربانیە میلەت داوێتی. من حەزەکەم بزانی کام بەرپرسی یەکەم و دووهەمە خۆی لە سەنگەرەکانە تیا چووە یا کوڕێکی یان کەسێکی ڕۆیشتووە. ئەوەی شۆڕشی کردووە کوڕی فەقیر و هەژارە ئەوەی سوتەمەنی شۆڕش بوار کوڕی فەقیر و هەژارە و ئەوەی ڕاپەڕینی کردووە بە هەمان شێوە و ئەوەی چاوەڕێەوەی کوردستان ببێ بە دەوڵەت و دڵی پێی خۆشاوەیە بەڵام ئەم سەرکردانە بەشێکیان هەربوونە بزنسمانێک بەسەر میلەتەوە هیچی تر. بۆیە گرنگی بڕیار ئەوەیە کە لە بەرژەوەندی ئەو خەڵکە ڕەشوڕوتە بێ و لە بەرژەوەندی خەڵکی کوردستان بێ. هەرێمی کوردستان هەرێمێکە بە پێی دەستوری عراقی دانی پیاناوە و هەموو پێکاتەکانی عراق پەشیمان نین لەوە کە هەرێم فیدراڵی هەرێمێکی فیدراڵە بمێنێتەوە. عراق دەوڵەتێکی اتحادی فیدرالیە و هەرێمی کوردستانیش هەرێمێکی فیدراڵە. هەموو کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی لەم دەستورەکە بە ئەمریکاش و زلهێزەکانی دنیاوە لەبەرەوە هەرێمی کوردستان هەر دەمێنێ فیدراڵیەت هەر دەمێنێ کوردستان تیا ناچێ بەم بڕیارە هەرێم زەرد ناکە داگیرگەرانی کوردستان نایەنەوە کوردستان تەنها شتێک کە ناومان نابوو ئابووری سربەخۆ کە لە بەرژەوەندی حیزبەکانی دەسەڵات بوو لە ڕێگای تورکیاوە
نەوتی کوردستانیان هەناردە دەکرد ڕێژەیەکی زۆر کەمی دەهاتەوە ئەنی ئەو سەردەمانەی کە نەوت بەرمیلی $40 کرد بەمای خۆشمە هەر بە بەلاش دەرەچوینانی هیچمان بۆ نەدات ئێستا بڕیارێک دەرچووە دەڵێن نەوتەکە لە جیاتی ئەوەی تورکیا سەرپەرشتی فرۆشتنی بکە هەرێمی کوردستان و تورکیا بیفرۆشن بەغدا و کوردستان بێکۆ بیفرۆشن ینی فەرقی چی کردووە هەرەوەیە تورکیان لێ سوودمەند نەبێ وەک پێویست یان لە ڕێی تورکیاوە نەڕوا لە ڕێی بەغداوە بێ فرۆشتنەکە دوجاریش بێ هەموو ئەو ڕاستیە بزانین دەوڵەتی تورک بە درێژایی مێژوی خۆی لەوانەیە ئەم حکوومەتی ئێستای تورکیا باشترینی هەموو حکوومەتەکانی بێ لە دامەزراندنی تورکیاوە لەگەڵ کووردا کە تا ئێستا نان بە هەرێمی کوردستان نانێ ئیتر بۆ ئەم نەوت و شتە لە کوردستانە بڕوە هەرەڵێن کوزەی عێراق مانی باکووری عێراق هەردانمان پیانانێن ێ باشە بۆ ئەم ڕێکەوتنە نیهێنێ لەگەڵ تورکیا و بۆ ئەم نەوتار لەگە تورکیاوە بڕوا و بۆ دوجاریش ریفراندۆممان کرد یەکەم دەوڵەت حدودی داخست تورکیا بوو جگە لە نەوتەکە کە لە بەرژەوەندی خۆی بوو داینەخست و زۆر سەرسەختانە دژایەتیان کردین و بە هیچ شێوەیەک رازی نین بەم فیدراالێش کە هەیە بە زیاد دێزانن ێ باشە ئەوە دەریچکەوت لە پرۆسەی نەوتەکەش خۆ تورکیالانی کەمەی توانین نەوتەکە تا چەند ڕۆژێک ڕانەگرێ ڕاستە ئەم بڕیارە بڕیاری ئایسیسیە بڕیاری دادگای ناوبژیوانی نێودەوڵەتیە لە پاریس کە سەر بە نەتەوە گرتوەکانە ئەم دادگایە دادگای ژووری بازرگانی نێودەوڵەتیە کە سەر بە UN و هەموو کێشە بازرگانەکانی دنیاشنەوە ئەم دادگایە و ئەم وڵاتانە هەموو ئەندامن لە نەتەوە گرتوەکان و لەم مؤسسانەش کە تایەتی لەبەرەوە لێ دەرچوونیان بە گوێنەکردنیان پێشێلکردنی ئەو ڕێکەوتنامەیە کە هەر وڵاتەکان خۆیان کردویانە لە بینی خۆیانە لەبەرەوە تورکیا قورسە ئەو بڕیارە جێبەجێنەکە وەکو پێشێلکاری بڕیاری دادگایەکی نێودەوڵەتی وایە بەڵام دەیتوانی پەلەی لێنەکە هەر نەیهێش 24 ساعت بەسەر دادگاکەیە بڕوا بۆریەکانی داخست لە مینای جیهان ناڕوایسا بێ لە هەولێر ئەوەندەی کە خەزانەکانی ئەیگرێ لە هەرێمی کوردستان ئەو خەزانانە پڕکەن و ڕایگرن دایخست دەبەرەوەی پێشتر ڕێکەوتنی سیاسی هەبوو سوودانی چوە تورکیا ئۆردۆگانی بینی و ڕێکەوتن لەسەرەوەی چونکە عێراق لە 2014ەوە لە دادگا سکاڵای تۆمار کردو هەر خۆی پەلەی نەبۆ ڕایەگرت ئێستا کاتیەوە بوو بڕیارەکە دەرچێ واشیانزانی بڕیارەکە نەتیجەی چۆنە هەم حکوومەتی تورکیا هەم عێراق 100% دایانزانی کە ئەم بڕیارە وا دەردەچێت لە بەرژەوەندی حکوومەتی عێراق دەوڵەتێکی سربەخۆیە دەوڵەتێکە لە نەتەوە گرتوەکان عێراق دەوڵەتێکە لەگەڵ جمهوریەتی تورکیا دامەزراوە سیادەی خۆی هەیە بە پێی دەستور فرۆشتنی نەوتی عێراقە بێ بە ئاگاداری حکوومەتی عێراقی بێ ئەم کارە نایاساییە و بالعکس عێراق داوای 26 ملیار دۆلار تعویز لە تورکیاکە بەڵام ئەمڕۆ کام بڕیارە دەرچووە بۆ چوونی من ڕێکەوتنە سیاسیەکەوا کراوە تورکیا تعویز عێراق داوای تعویز لە تورکیانەکە تورکیاش ڕاستەوخۆ بڕیارەکەی بۆ جێبەجێکە و تازەترین پێشاتیش لەسەر ئەم پرسە کۆبوونەوەکانی ئەمڕۆیە ئەمڕۆ وەزیری نەوتی هەرێم شێخباز کە لە 160 بۆری نەوتی هەرێمی کوردستانی ئەوە بەشدار بە لە کۆبوونەوەکە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی هەرێم بەشدار بووە وەزیری نەوتی عێراقی جێگری وەزیری نەوتی عێراقی و بەڕێوەبەری گشتی کۆمپانیای سۆمۆ لە کۆبوونەوە ئەمڕۆ بەشدار بوو بەس ئاژانسی بلۆمبێرگ گوتووی هیچ ڕێکەوتنێک نەکراوە جارێ بۆ هەناردەکردنەوەی نەوت چونکە دەسەڵاتدارانی هەرێم داوا دەکەن ئەوەی کە نەوت هەناردە بکرێتەوە تا پەسەندکردنی بودجە ئەزانین خۆی چۆنە تازەترین هەواڵ لەسەرەوەیە وەفدی هەرێم داوایەوەکە با دەست پێ بکەینەوە بە فرۆشتنەکە بۆی کاری نەوت و فرۆشتن و کۆمپانیەکان ڕانەگیرێ قەینا بە ئاگاداری ئێوە بێ پارەکەی بدێتەوە ئەو بانقەی کە ئێوە دیاریەکەن هەرێمی کوردستان سەحبیکە بەڵام ئەمان ئەمڕۆ ئەمە دوا بڕیاری حکوومەتی عێراقی پیان وتون لە کۆبوونەوەکە وتویانە پەلەی ناوێ جارێ پەلە مەکەن لەکردنەوەی هەندێک ڕێ شوێنی هەیە ئەبێ ئێمە خۆمان بۆی دانین و پیان وتون کە دوای عێراق ناگەڕێتەوە بارودۆخی نەوت و مەلەفی نەوتی هەرێم و عێراقیش ناگەڕێتەوە پێش بڕیارەکەی ICC هەنێ سەبەب چنی وەرەزۆ کوونەوتی سەربەخۆ فرۆشتین لەلایەن دەسەڵاتداران هەرێمە کۆتایی وەرەوە ئەمڕۆ وتون بەڵگەی ئەوەیە ئاوا فرۆشرێ دوجار نەوتەکە هەر لە کوردستانە تەڵان ئێمە زۆر جار من دایان جار هەر لەم کەناڵانەی خۆمان و بە تایبەتیش لە کەناڵی ئاسمانی پایان من باسم لەوە کردووە
کە نەوتی عێراق ئێوە بۆ ئاوا هەڕاجیەکان لە ڕێی عێراقەوە بفرۆشێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە نەوتەکە لە ناو هەرێمی کوردستانە بۆریەکان لە ناو هەرێمی کوردستانە قوفڵەکەی لە ناو هەرێمی کوردستانە هەر کاتێک ویستانەی گرنەوە بۆچی ئێوە هەڕاش فرۆچیەکەن با عێراق بیفرۆشێ عێراقی فرۆشێ ئەمان لە ڕێوە ئەگەر بەرمیلی نەوت $70 بکە لەبەرەوەی بە نەوتی هەرێمە بە شێوەیەکی ناڕەسمی تقریبا نەفرۆشرێت $10 کەمتر ئەڵەن تێچووی کۆمپانیەکانی $60 لە $70 بیستیشی نایەتەوە بەغدا بیفرۆشێ بە $10 زیاتری فرۆشێ و لە 111 تێچوویەتی کۆمپانیەکانی عێراق وایکەن پارەیەکی زۆر دێتەوە عێراق ئامادە بوو ئەم نەوتە بفرۆشێ و داهاتەکەی بۆ هەرێم بێتەوە نایان کرد زۆر ڕێگایك برتە بەرد بڕیاری دادگای فیدراڵی دەرچوو گرنگ بوو بەس عێراق هێزی جێبەجێکردنی نەبوو نێتوانی بە خەڵکی کوردستانیش گرنگ بوو چکە بڕگەیەک دەڵێت دەبێت شایستی موچە و بودجەی هەرێم ئەزانی گرنگەکە لە چییە بڕیارەکەی دادگای فیدراڵی کە دەرچوو زۆر مەترسیدار بوو بەڵام عێراق نەیتوانی جێبەجێکە نەدەسەڵاتی تورکیای هەبوو پێڕاگرێ نەدەسەڵاتی هەرێمی هەبوو بەڵام ئەم جارەیان لە ڕێگای ئەم دادگانەی و دەوڵەتیەوە تورکیا یەکەم کەس بوو بڕیارەکەی جێبەجێ کرد تەواو بەرێکەی داخست بۆیە دەبێ هەرێم لەگەڵ بەغدا پێک بێ ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە لەگەڵ بەغدا پێک بێ و بە بۆچوونی من واش پێک دێن بەغدا پەلەی نییە لەو کێشانە و بەغدا بەشی ئەوەش پارەی هەیە بودجەش بنێرێ دەبێ بچێتە بانقێکەوە بە ئاگاداری حکوومەتی عێراقی و بڕی پارەکە و نەفرۆشتنی نەوتەکە دیار بێ و باگاداری عێراق ئەو مانگانە ئەو پارەیە سەحب کرێ دوای ئەوەی کە سەحب کرا چەندی نوقسان بوو بە پێ ئەو بودجەی بۆ هەرێمی کوردستان داریکراوە لە ساڵ 12.7 ئەوە بە حکوومەتی عێراقی ئەوش دەدا بە هەرێمی کوردستان واتە بە بێ ئاگاداری حکوومەتی عێراق جارێکی تر نەوت فرۆشتن نابێ و هەر کاتێکش عێراق ویستی ڕایەگرێ و هەر کاتێک عێراق وتی بەردەوام بە بەردەوامە بێ و بێ لەژێر چاو عێراق خۆی سەرپەرشتی ئەبێ لە ڕاستیە لە ڕووی تەکنیکی شەو عێراق بە تەنیا ناتوانێ بە تەنیا بیکە فرۆشتنەکەی عێراقیکە سەرپەرشتری فرۆشتنەکەی عێراقیکە بەس ئیدارەدانەکەی ئەبێ هاوبەش بێ بەس ئەم بە بۆچوونی من ئەمە تا ساڵێکە هیچ کۆمپانیایەکی دەرەکی ناچێ دیاسایەکی نێودەوڵەتی نەتەوێت گرتوەکان پشگیری لەوە بکە کە دەبێت لە ڕێی عێراقەوە ئەم کۆنتراکتانە بکرێت جارێککە کۆنتراکت دواتە گرێبەست لەگەڵ هەرێمی کوردستان دوای گرێبەستی نوێ و ئابووری سەربەخۆ ئەوانە کۆتایی هات ئەو شێوازەی ئابووری کە من پێما بۆ هەرێمی کوردستان بە ناوی ئەوەی کە خۆیان لێ سودمەند بن بەرپرسەکان بوونە خاوەنی $1,000,000 ناویان نابوو ئابووری سەربەخۆ ئابووری سەربەخۆیەک پشتی بە تورکیا بەستی بێت تورکیا لە شەو ڕۆژێکە هەر بۆریەکەت لێ بگرێتەوە چۆن پشت بە داگیرکەرێکە بەسرێ وڵات ئابووری سەربەخۆ بۆ هەنگاوێک بۆ دروستکردنی دەوڵەتی سەربەخۆ لە ڕاستیە هیچ سوودی نەبوو زەرەرێکی گەورەمان کرد هەرێمی کوردستان کەوتەجێ قەرزێکی گەورەوە ئێستا بە ناچاریە بێ لەگەڵ بەغدا ڕێککەوین هەموو کوردێکی دڵسۆز حەزیە کرد کوردستان سەربەخۆ بێ و ئابووری سەربەخۆشیە بێ ئەزان ڕێکەوتنی 50 ساڵە ئەو ڕێکەوتنە کە هەرچەند نادیارە و هیچ شتێکی ئاشکرانی نە بۆ حکوومەت نە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراقی و نە بۆ پەرلەمانی هەرێمی کوردستان ئەگەر بوو بێ و هەبێ و کەنادیارە بۆ خۆی هیچ دەوری نەما تەواو هەر تورکیا خۆی کۆتایی پێ نابەگرتنەوەی بۆریەکان بەوەی کە تورکیا لە بڕۆن لەگەڵ بەغدا پێک بێن بەوەی کە تورکیا لەگەڵ سوودانی پێشوە ڕێککەوتون کە ئەو بڕیارە دەرچوو ئێمەش یەکسەر جێبەجێەکەین تورکیا زەردمەند نابێ بۆریە هەر بە ناو خاکی تورکیا ڕوە و بۆ زانیاریتان ڕێکەوتنی عێراق و تورکیا بۆ ناردنە دەرەوەی نەوت کۆنە پێش ڕوخانی ڕژێمە ڕژێمی عێراقی کاتی خۆی پلانی داناوە بۆ ڕێکەوتن لەگەڵ تورکیا و پلانی ڕاکێشانی بۆریەک بۆ بەندەری جیهان و دەستیشان پێکرد و ڕێکەوتن نامەکەی ئیمزاکرا بەس ڕژێم فریان نەکەوت حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی کردووە بەڵام دوجار تورکیا پارەی خۆی هەروەرەگرێ حەقی بۆریەکان و حەقی گومرگ و حەقی مینا و مانەوە لە مەخزانەکانی مینای جیهان و هەموو ئەوانە تورکیا لێ سوودمەندە ئەگەر جاران 400,000 بەرمیل ڕۆیشت بێ ئەگەر لەگەڵ حکوومەتی عێراقی سەرپەرشتی بکە ئەو 400,000 بەرمیلە لەوە بچێ ڕۆژی ببێتە ملیۆنێک بەرمیل چۆ زۆر جار عێراق کە کێشەی لە شوێنێک ترەوە بۆ گواستنەوە بۆ دروزە بێت لە تورکیاوەی نێرێ لەبەرەوە تورکیا سوودمەند دەبێت لەوەی کە داهاتەکەی لە جاران باشتری دەسەکەوێ و زەرە دیابووری ناکە دواتریش لە هەرێمی کوردستانی بێهێز و لاوازەکە کە ئەوەیەک لە ئاواتەکانی تورکیایە کە هەرێم بێهێز بێ وردە وردە بەرەو پوکانەوەی هەرێمەکەش بڕات تورکیا بیر لەوە کاتەوە ئێستا ئەمەی بۆ ڕێکەوتۆ بۆ نایکە بۆیە لەبەرەوە من پێم وایە ئەم بڕیارە لەو ڕۆوە ئەی ئێستا باشین بژارەت چی لە بەردەمە سەڵاتدارانی هەرێم
ئەوەیە کار ناوتەکە ئاوا بمێنێتەوە ڕابی گیری هەناردن نەکرێ بۆ من عەمبارەکان پڕ بن ئۆبەرهێنانیش ڕابوەستێ یان پەلە بکەن لە ڕێکەوتن لەگەڵ بەغداد بژارە دروستەکە زانی عەمبارەکانی ناو هەرێم تەمەن بۆریەکە وەستاوە نەوتی پیانەڕوە عەمبارەکانی ناو هەرێم توانایی هەڵگرتنی ڕێژەیەکی دیاریکراویان هەیە لە نەوت بە هیچ شێوەیەک هەندێکیان هەر ئێستا ئەمڕۆ ڕایان گرتووە هەندێک لە کۆمپانیەکان دەتوانن تا 5-6 ڕۆژێکە بەردەوام من دوجار ئەوانیش تەواو چون عەمبارەکان لەوە زیاتر ناگرێ هی ناو هەرێم بە تەنکەری ژەڕوا ڕێژەیەکی زۆر مەحدودە بە قاچاق و پارەیەکی زۆر کەم کە لەوانەیە هەندێک لە کۆمپانیا مامەڵە لەگەڵەوەش نەکەن بۆیە ئەو کۆتایی پێ هاتووە چارەسەر لە بەغدایە ڕێکەوتنە لەگەڵ بەغداوە ئێمە چەند ساڵە هاواری بۆکەی ئێمە قەدەر بەستوینەوە بە بەغداوە دەستورێکمان دەرکردووە خۆتانێکێتی و پارتی تیا بەشدار بوون لە نووسینەوەی کە دەبێ بە هاوبەشی لەگەڵ حکوومەتی عراقی ئەم کارانە بکرێت دەبێ بچنەوە بۆ جێبەجێکردنی و دەستورە حکوومەتی عراقی جەڵێن بەپێی دەستور مامەڵە لەگەڵ نەوتەکەی یانی واتە بە هاوبەشی ئیدارەی ئەو مەلەفادین و داهاتی ئەوە دێتەوە بێ دیاریکراو بێتەوە بۆ عێراق و پاشان عێراق بودجێ هەرێمی کوردستاندا ئێمە لەم حاڵەتە ئەگەر عێراق لە 12.7 بودجێ هەرێمی کوردستان بنێرێ پارەیەکی یەکجار زۆرە بەشی موچەش و بەشی سەرموچە و لە بەرزکردنەوە و بەشی دامەزراندنیش و بەشی ئاوادانکردنەوەی پارێزگاکانیش و کێستا هیچ پرۆژێک بەس کێشەی بۆ دروستناوی کاکتۆر چونکە ئێستا ڕەشنووسی بودجەی 2023 و 2024 و 2025 لە ئەنجومەی نوێنەرانی ئەنجومەنی وەزیرانی عێراق پەسەند کراوە نێدراوە بۆ پەرلەمانی عێراق بەڵام خوێندنەوە یەکەمی بۆ نەکراوە ئەو ڕەشنووسە پێشە و گرتنەوەی نەوتە بوو 400,000 بەرمیل نەوت بۆ هەرێم دیاری کراوە وڵەن حیسابێکی یەک حیساب بکرێتەوە بۆ نەوتێرێ کێشەی بۆ ینی کێشە بۆ هیچ شێوەیەک هیچ کێشەیەک دروست نابێ ئەمانە هەمووی ڕێکەوتنی سیاسیە چەند ساڵێکە ڕاگیراوە ڕێکەوتنی سیاسیە ئەمەش هەر بە ڕێکەوتنی سیاسیەکرێ ئەم ڕەشنووسەی کە ئێستان ئەنێردرێ بۆ پەرلەمان پێشتر ڕەزامەندی هەموو لایەنە سیاسیەکانی لەسەر دراوە یعنی هیچ مناقەشەیەکی تیانێ لە پەرلەمان تێپەڕێ جاران کە نەوتی هەرێم لە بەردەستی خۆشیانە نەبوو 400,000 بەرمیل پارەکەی بچێتە حسابێک باگاداری حکومەتی عراقی ئێمە باقیەکەیتان بۆ نێری ئێستا هەر هەمووی بەغا خۆی سەرپەرشتی فرۆشتنەکەیەکە دوجار ئەو نیسبەتە هەر دێ با بودجەش با یاساکە ڕەشنووسەکە لەم زوانە پەسەند دەکرێت با پەسەندیش نەکرابێ بەڵام دەسەڵاتی سەرۆکوەزیرانە مانگانە تا پەسەند دەکرێت دەسەڵات بۆ نەسەڵاتداران هێرم ڕێک نەکەون لەگەڵ بەغداد ئەو کاتێک کێشە بۆ بودجێ و موچەوانە دروست نابێکی لەی بەرپرسیارە بۆ نم لەگەڵ بەزووی ڕێکەوتنی نەکرێ بۆەوەی کە پارە لە بەغداوە هیچ شتێک نییە جارەیە دەسەڵاتدارانی هەرێم باشە زۆر باش لەگەڵ بەغدا ڕێیەکەون ئەوە سێ ڕۆژە بەغدا هەر بەرناکەوێ نەخێر ڕێگای بەغدا بەرناکەوێ ساعت 9 گەشتونەتەوە بڵێ هەر نەک بەرناکەوێ وردە هەمویان دەچنەوە بەغدا و دەبێ بشتن هیچ چارێکی تر نییە چونکە هەرەکەون نەژێر قەرزێکی زۆرەوە کۆمپانیەکان داوای حەق و حقوقی مافی خۆیان نەکەن چۆن ناچن ئەی موچۆ پێداویستێت ژیانی خەڵک کاکە گیان یەکێک لە کارەساتە گەورەکانی ئەم هەرێمەی ئێمە ئەوەیە جارێکتر کە ئێمە خەمخۆرانە ئەڵێن ئەمانە چەتەن ئەمانە گەندەڵن ئەمانە خەمخۆری ئەم وڵاتە نین هەندێک خەڵکی نەفام پیان وایە ئێمە دژی هەرێمی کوردستان وڵاتی خۆمانین خەڵک خەبات و قوربانی بۆیە نەداوە کە ئەم وڵات و هەرێمە ئاوای لێبێ ئێمە دەمێکاڵێن ئێوە بە پێی دەستور مامەڵە بکەن لەگەڵ بەغدا ڕێککەون لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئەوەی کە پێویستە ئێستا بەغدا ئامادەیە تا ئەم قۆناغەش و ئەمانی بە ناچاریە چەند ڕێکەون و لە پێناوی مانەوەی خۆشیانە زۆر باشە چن و تەنازولاتی شەکەن ئەوە مێژوو شایدە هەموو جارێوەیان کردووە هیچ شەرم نەبووە لەوەی تەنازول بۆ هەموو داگیرکارێکی کوردستان بکەن لە پێناوی مانەوەی خۆیانە وەزعی هەرێمی کوردستان معلومە هەموو دەوڵەتانی دنیا گلەیمان لێکن ئەوە راپۆرتە ئەمریکیەکە هەموو خەڵکی کوردستان ئاگاداراڵە چی کۆمەڵێک ڕاستی باس کردووە نوێنەرانی حکوومەتی هەرێم پیان شەرم نییە لە ئەم راپۆرتە درۆیە ناواقعیە زیندانی سیاسیمان نییە ئەڵێ لە زیندانی ئەمە ئەشکەنجە نییە کورە کەم هاوڵاتی هەیە ئەشکەنجەی زیندانەکانی ئەم دەسەڵاتی نەبینی نییە یانی چی زیندانەکانی ئەمەڵە ئەشکەنجەی تیان نییە زیندانی سیاسیمان نییە ئەوە باسکە پێش کۆنگرە ڕۆژنامەکە راپۆرتەکان فشەش بنیان بەڕاستیە زانی چۆنە ئەمە من بەرپرسانی ئەمریکا و نەتەوە گرتوەکان کاکە بلاس خارد زۆر بە ئاشکرا بەڕوونی پێوتن هەرێم چۆن ئەوە حکوومەتی ئەمریکی بەڕوونی پێیان دەڵێ ئەو ڕۆژە لە لیدارێکە کاگوافڵ قسەیە کرد وتی ئەمریکیەکان پیان ئینگلیزەکانیش پیانتون تویان وڵای ئەوەی کنجێ قبوڵ نییە ئێوە 30 ساڵە ئێمە هەر پشتیوانیتانەکە نێوە خراپتر
بەنی بەڕاشکاوی پیانوتون ێ باشە خۆ ئەمریکا زۆر پشتیوانی دەسەڵاتدارانی ئەفغانستانی دوایی بە ناچاری تەسلیمی تالیبانی کرد ئەنێم برادرانەی ئەمە بزانن پشتیوانی نێودەوڵەتیش بۆ ئەم جۆرە ئیدارەیە نەماوە بۆیە پێویست بەوەیە زۆر بە زووی فریا بکەون خەڵکی کوردستان ئاشکەنەوە خەڵک متمانەی پیان نەماوە لە ١٨ خەڵکی کوردستان بەغدای پێ باش ئێستاش خەڵک ڕاپرسیەکەڵە بەغدا هەولێر بەڕاستی شەربەزاریە زۆربەی خەڵک ئێستا دەمی لە تۆڕ کۆمەڵات خۆشحاڵن بەو بڕیارە لە چیەوە سەرچاوی من نەزانانی خۆیەوە کارەساتێکی گەورەیە ئەمان خەڵقیان ناچار کردووە لە پێناوی ژیان و بژێوی و کەرامەتی خۆی پێی بڵێ ئەوانەی بەغدا لەێوە باشترن چکە لانی کەم بەرامبەر ئەوانەی بەغدا ئەگەر ستەمیان کراوانە داگیرکەرن شۆڕشمان پێکرێ بەڵام ئێوەی خۆمانە نازانین چیشتان لێ بکەین خەڵکی کوردستان بۆیە خۆشحاڵە چونکە خەڵکی کوردستان بەڕاستی ژیانی زەحمەت بووە گوزەرانی نەماوە قوتیە خورێ لێ ئەدزرێ ئەشکەنجە ئەدرێ ئازادی نییە من تۆ ناتوانی ڕخنە لە دەسەڵات بگری ناتوانی راپۆرتێکی لەسەر بنووسی ناتوانی داوای مافەکانی خۆت بکەی ئیتر خەڵک شۆڕشی بۆیە نەکردو ئاوا بێ بەڕاستی ناکرێ هەر بە پرسێک لەو لاوە هەڵتۆقی بێ ئەوەی شەریکە لەگەڵ یا بێتە خاوەنی مەلاین و ملیارات دۆلار و خەڵقیش لەو لاوانی کە تۆمەت دەبەخشنەوە بۆ خەڵکانەی کە ڕخنە لە ناو دەگرن ئەوە کە خۆیان سوودمەندن لە داهاتی نەوتەکە گومانی بۆ حزب خەڵکەکان دوو بەشن کەناڵ بێ بۆ نووسەر بێ ئەزانی چۆنە بەشێک لەوانە ئەوەی ڕخنە لە دەسەڵات بگرێ ئەو ئێستا بۆ منە ڕخنە لەوانە دەگرن کە پیان وایە دەبێنێ و تێرێم ڕاست بکرێتەوە وەکو ناوانە بەشێکیان خۆیان سوودمەندن بەشێکیان خەڵکێکی داماوە کە وابەستەی ئەو حیزبانەی دەسەڵاتە سوودمەندیش نەبووە بەس هەر وابەستەی ئەوانە خراپ حاڵی بووە زۆرینەی خەڵکی کوردستان بێزارە لەبەرەوەی پێی وایە بەغدا باشترە ئەبینێ لەوێ موچە بەردەوامە درێ دامەزراندن هەیە بنزین بە 450 دینارە نەوتی سپی هەیە بەردەوام و کەمترین خانە نشینی 500,000 وەرەگرێ مەسەلەن زۆر شتی تر هەیە کە لەوێ گونجاوە بۆی لەوێ هەیە لێرە نییە کەمترین کەمەندام لێ 300,000 هەیە تۆ خەڵکیش بە دوای بژێوی ژیانی خۆ ئەم خەڵکی ئێمە لە کوردستانەوە ئەڕوا بۆ ئەوروپا ئەچێ بۆ کەنەدا ئەچێ بۆ ئوسترالیا ئەچێ بۆ فلان شوێنی دنیا لە بەرژان و گوزەران نەبێ خەڵک ڕوا ئێ باشە ئەم برادرانە نایانتوانی ئیدارەیەکی جوان دروستکرد تا ئێستا نانتوانیوە یەک ئیدارەی لە هەرێم هەبێت نانتوانیوە هێزی پێشمەرگەیەک خەن نانتوانیوە دا هەندێک دام و دەستگای نهێنی و سری هەیە نەیهێڵن تا ئێستا نانتوانیوە کارێکەن متوانە بۆ خەڵک بژێرنەوە خەڵک بڵێ با بە هەرێمی کوردستان و دەوڵەتی کوردیم پێ باشترە لە داگیرکەرانی کوردستان باش بەس بۆچی تا ئێستا ئامادەنیندان بە شکستەکەی خۆیان دابنێن ئەنی خەڵکی کوردستان تووشی ناڕەحەتێک کرد لە مەسەلەی موچە بێکاری نەمانی پرۆژە خزمەت گوزارکە ئێستاش ئامادەنین دان بە ڕاستیەکاندا یاخۆ دەست لە کارکردن بکەن نازانی چۆنە ئەوانەی لی بەرپرسیاری یەکە من ئەگەردان بەوان نابنێن ئەبێت تەحملی مەسئولیاتەکەشی بکەن ئێستا ئەمڕۆ پێمان ئەڵێن بۆ نمونە ئەوانەی زۆر زوودایان وەزعی نەوتی کوردستان وای لێ دێ ڕۆژێک دێ بۆریەکەتان پێداخن لەگەڵ بەغدا ڕێککەون گو دەمانە خاین و خۆفرۆشن ئێستا ژەمانە پێیان ئەڵێن ئەوانە جارێکترێک لێم و احترامن ئەڵێن ئەوانە کەری دێزن حەز بە نەمانی خۆیانەکەن نازانن مانەوەی هەرێمی کوردستان تەمەنی درێژی ئەم دەسەڵاتە بە دابینکردنی دیموکراسی و بە ڕۆیشتن بە پێی دەستور و بەڕێگرتنی ڕێگای ڕاستە بێ بە دزی و گەندەڵی و فڕوفێڵ نابێ ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئێستا بۆ نمونە ئێستا یەکێتی کە خۆی لە حکوومەت دوور کەوتوتەوە بۆ نمونە یەکێتی دان بە ئەندێک بەڕاستیانێ لەبەرەوە ئێستا دوورە بەڵام پارتی تا ئێستاش دانی پیانانێ بەڵام ئێستا نا هەر لەمڕۆ ببینە و ڕۆژانی داهاتوو هەر نوێنەرانی حکوومەت دەڵێن ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بڕیارە ئەوە لەگەڵ بەغدا پێکهاتین و جاران پارە ئەوەندەمان بۆ هاتەوە ئێستا دوو ئەوەندەمان بۆ دێتەوە و ئێستا زۆر منەتمان بە تورکیا نەماوە و ئێستا داهاتەکەمان زۆرتر لە بەغداوە دێم سۆگەرترە و ئێستا داهاتی ناوخۆمان هەیە و ئێستا ئەوەمان هەیە و ئەوە حکوومەت کەوتە ڕێکەوتنێکی زۆر باش لەگەڵ بەغدا پێکهاتین و ئەوە هەر لە بانی و 400 ملیارەکە هات و ئەنجا ئەو شتانە بە خەڵگە فرۆشتنەوە جەکە ئەمان ئەوەندە باشە کە لە بانی و بانگەشەی بۆکەن 10 ساڵە بۆتان نەیەکرد ئەی بۆ 10 ساڵە بە ناوی ئابووری سربەخۆ و ئێمە سربەخۆی خۆمان لە دەست نادەین و من چەندین بەرپرسم دیوە لە کەناڵەکانە هەمووی کە قسەیان کردووە ماوە
و تویان هەرێمی کوردستان بەرمیلێک نەوت تەسلیمی بەغدا ناکەین بۆ لەبەرەوەی ئێمە سەروەری خۆمان لە دەست نادەین جاگەروا بێ ئەوە سەروەرەکان هەمووی لە دەستدا بەیانی هەمووی تەسلیمی بەغاکەن بە ڕەزامەندی خۆیان و سەربەرزانە ڕێککەوتنیان بکردایە ئەمە شەرەفمەندانە بوو ئەمە لە ڕووی سیاسیەوە زۆر بەهێزتر بوو ئەتوانی مەرجەکانی خۆشیان پسەپێنن هەرێم نەگەوەی ئێستا بە ناچاری هەموو ڕۆژێ دەچنە بەغدا و بەغاژەڵە پەلەی لێمەکەن ئێمە وردەکاریمان هەیە بابیری لێ بکەنەوە چی لە بەرژەوەندی حکوومەتی عێراق چۆن بتوانن ئەمان هەر وشکیان کەن یەکە بەغام کۆمپانیانە بانگەکە کە لێرە کۆنتراکتیان هەمویان دوایە لە سکاڵەکانتان سەح بکەینەوە قەرزدار نابن وەرن لەگەڵ ئێمە ڕێککەون چیتان پێڵێنا ئێمە وتمان بیوەستێنن بیفرۆشن دەریبێنن ئاوا ناتوانن کەلتورەگەر بۆن هەرخۆیان بزنەوە لە ڕێککەوتن بۆ نمە کێشە بۆ موچە ئەم جارە پێ دوای خەڵک قبول دەکات دووبارە سیستەمی موچەزانی سەیریکە ناوەزئی خۆیان ئەوە قبول دەکات نە کوردستان نە خەڵقی کوردستان حکوومەتی عراقی و لە دەرەوەش من پێم وتی نوێنەری نەتوێگەتەکان چەندجار پێوتن لەگەڵ بەغدا ڕێککەون ئەو نوێنەری ئەمریکا بە ئاشکراڵێ بڕۆن ڕێککەون ئەم بارودۆخە قبول ناکرێت بە ناچاری دەبێت ڕێککەون ئەمە خۆ خەڵەتاندنە تۆ کێشەکانی خۆت پێ حەڵ نابێت گلەی لە خەڵگەکەی هەندێک ئێستا بەداخەوەی هاانی کورد خۆمانە تا دوێنە جاشی ئەمریکا بوون ئێستا کەوتونەوەی گلەی لە ئەمریکاکەن قسە بە ئەمریکا کاکە ئەمریکا چی بۆ نەکردن ئەمریکا کردنی بە هەرێم پشتیوانی کردن لەوەی دەستورە هەرێم فیدرالی بێ چەکی دانێ پارەی دانێ سوپای بۆ ناردن بۆ ئەوەی کە نایاری ئێوەیە لیدەن یانی ئەمریکا چی بۆ نەکردن ئەمریکا نەبووایە ئەمریکا ڕێگانەدا عێراقیش بێتەوە ئەمریکا هێزی دژە فڕینی دانا ئەمریکا زۆشتی بۆ کردن ئێستا کەوتونەوەی قسە بە ئەمریکا ئاڵێن هەشیانە هەڕەشە لە ئەمریکاژەکە بەڕاستی ئەنی من نازانم ئەمانە چین ئەمریکا پێ دەڵێت تۆ مافی مرۆڤ پێشێلەکەی لە هەرێمەکەی خۆتە لە خەڵکەکەی خۆتمان پرسیوە چوینە زیندانەکان ناوی زیندانەکانمان لایە تۆ لە جیاتی بێ ڕەوشی خەڵکەکە باشکەی پێت ناخۆشە ناشیری نەبی لە کۆمەلگای نێودەوڵەتی کارێکی ناڕەوایە زیندانی سیاسی نایەڵمەوە خەڵک ڕۆژنامە نووس ناگرم لە ئەمە بکە نەک بڵێ راپۆرتەکە درۆیە ئەمە ئەم قسێ ناخۆز ئەوەی کە فۆران پۆڵسی دەڵێ ماڵێکی بڵێن کارتۆنی وەکو حکوومەتێکی کارتۆنە دەسەڵاتێکە کارتۆن تۆ بە کارتۆن دەیزانی زانکی ماڵێکی دەسەڵاتێکی کارتۆنیە لەبەرەوەی کە ئەم هەرێمە باشە لە ڕاستیە بەرەوە چوو ببێ ئەویست ببێ بە دەوڵەت بەس ئێستا وای لاتۆ خەریکە هەرێمەکەش لە دەستدا بۆی چیەوە بەهۆی گەندەڵی بەهۆی ناشەفافی بەهۆی پاوانخوازی و بەرژەوەندیخوازی بەرپرسەکانیەوە کاکە هەموو وزلهێزانی دنیا زانن مەسئولینی ئێمە چەند پارەیان لە بانقەکان هەیە چونکە ئێستا کەشفترین شت دانانی پارەی لە بانق هەمویان نەزانن چیانی تا کە ڕاپەڕین کراوە هەمووی بەو جلانەی لە بەریان ولاانەیە هیان بێت دوو دەست جلیشی نەبوو بێ هەر ئەو دەستەی هەبووە بە جووتێ پێڵاوی لاسیکەواتۆتەوە ئێستا خاوەنی ملیارات دۆلارە بە دەگمەن یەکێکیان سیارەی پێ بووە جێبە شەڕێکی پێ بووە ئەوشی پێ نەبووە ئێستا 50 سیارە بە دوایە ێ باشە بە کۆپتەر هاتوو چۆکن من بەداخەوە ئەن لەم ڕۆژانە سەفەرێکی ئەولێرم کە ڕێگاکەم بینی وتم خۆزگە وەک سەردەمێک کە مام جەلال و کاک مەسعود خۆیان حاکم بوون ڕاستەوە خۆ یەکتری بۆ یەکتر بینین لە شەڕی ناخۆشە بووایە بەو ڕێگای بینی هەولێر و سلێمانیان هاتن تاسەکانیان نەبینی کە تاسەکانیان نەبینی ئەنگوت ڕایان ئەسپار کاکە ئەو ڕێگایە چاکەن ئەمە قسەی دروستکرا نییە واقعا من مام جەلال خۆی بە یەک دوو ڕێگای ڕۆیشت بوو وتبووی فڵان کەس ئەم ڕێگای چاکەن بە کەڵک نایە دوای قتاویان کرد باشیان کرد ئێستا لە بەرەوەی بە کۆپتەر هاتوو چۆکەن لە بینی هەولێر و سلێمانیا بڕۆ لە ڕێگای سماقوڵیەوە بڕۆ بزانە بە ڕێگای سارەی هەڵبار هەڵگر بە سەعاتیش لەناو قوڕان ناوەستی کارە ساتە یعنی ئێستا تاسەکانیش نابینن ئەنجا بە کۆپتەرە ڕۆن لە بەرزیەوە خەڵقیش نابینن ئینسان کە لە بەرزەوە سەیری خوارەوەی کرد بە بچوو گەیبینێ هەر خەڵکەکەش بە بچوو گەبینن لەبەرەوە نە خەڵگە بینن نە کێشەکانی بینن نە معاناتی خەڵگە بینن مەگەر ئاوا ناچار کرێن کە دەست سەرۆت و سامانەکەیان ناوەکووا دەستبەری بۆ پەزەکان زەرت بە پەزەکان گەیشتووە ئێستا هاواریان لە ئێستاوە ڕاکەن بۆ بەغا با بەزوو کاردانە پێنج خولێکێکمان ماوە ئەو کاردانەوەی کە هەیە
کاردانەوەی کە گیرفانەکان کەوتۆتە مەترسیەوە یاخود لەبەر بەرژەوەندی خەڵکە بۆ لە ڕاگەیاندنەکانیانەوە کاردانەوەیانەیە ئەگەر لەبەر بەرژەوەندی خەڵک بواە ئەو ڕۆژەی بەغدا دەڵێ من نەوتەکەتان بۆ ئەفرۆشم بە سیعری عراقی سۆمۆ سەرپەرشتیەکەم چەند ساڵە ئێڵێ هەموو ساڵێ ڕێکەوتنەکەکەن لەگەڵ بەغا جاری وایە بەغا ڕازی بۆ بە 200,000 بەرمیل 200یەکەشیان نەناردووە وتێتی بیهێنم بەس ئێمە سەرپەرشتی فرۆشتنەکەی بکەین خۆتان ئەوەشیان نەکردووە لە بەرژەوەندی خەڵک بە هیچ شێوەیەک ئەو بەرژەوەندی خەڵک بوونیان کرد ئێستا بەرژەوەندی خەڵکی کوردستان ئەمەیە کە زووتر پێک بەهات نایە بچن لەگەڵ بەغدا بە زووی پێک بێن بەڵام ئێستا ناچارن وەکوتم بەرژەوەندەکانیان کەوتۆتە مەترسیەوە مەترسیەکی زۆر گەورەیان لەسەرە مەترسی لەسەر هەرێمی شەیە چونکە کەنەوتەکە نەما بەڕاستی ئابووری هەرێم لەسەر نەوتە تۆ تەسەورەکەی خەڵکی کوردستان داو دەرمانی خەستەخانەکانە لە بەغداوە دێ بایەکەیە کە لە بەرژەوەندی خەڵکە لە بەغداوە دێ کاکە خەڵگەوانەژە بینێ نەوتە سپیەکەیە لێوە دێ ئەگەر ئەمانە نەمێنێ و موچەش نەمێنێ بە خەڵک ژانی چی لەبێ ئەمانە چۆن نەتوان بەردەوام بن لەبەرەوە هەم بەرژەوەندەکانی خۆیان وەکومانەوەیان لە دەسەڵات وەکو پارەکانیان وەکو شەراکەتیان لەگەڵ کۆمپانیەکان وەکو فرۆشتنی نەوت هەمومان لە دەستدەدەن بۆیە بە ناچاری دەبێت لەگەڵ بەغدا بچن ڕێککەون و بەغداش زۆر دەمێکە لەسەر خۆ ئیشی بۆکە عێراق دەوڵەتە و عەقلی بە توانایەتیایە و کۆمەڵگای نێودەوڵەتی پشتیوانی ئەوانەکە ئەگەر ئێمە نیو بەرمیل نەوت بفرۆشین ئەوان ڕۆژی 4 ملیۆن بەرمیل ئەفرۆشن ئەوە تا تورکیاش بەرژەوەندەکان هیچ زەرەدی نەکردووە هەم هەرێمەکەی پێلاواز دەکە هەم لەگەڵ بەغدا ڕێیەکەوێ ئەگەر جاران لە 150 استودی لە هەرێم بینی بێستا لە 100 ئیسفادە لە عێراقیشەکە بۆیە دوجار هیچ ڕێگایەکی تر نییە جگە لە ڕێککەوتن لەگەڵ بەغدا و من پێم وایە بەڵێ تۆزێک درێژە ئەکێشێ بەڵام لە نەتیجەی دوورە ئەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە و بەپی دەستور مامەڵە بکەین بۆی هەرێمەکە بمێنێت بە کورتی ئەگەر هەسێن بە پرسیارەتێکی دەبێنە دەبدەستیان لە کارکێشابەوە ئێستا حکوومەتێکە دەسەڵاتدارەکان من ئەمانە بە هیچ شێوەیەک دەست لە کار ناکێشنەوە ئەمانە بۆیە نەهاتوون نە باوەڕیان بە دیموکراسیەت هەیە باوەڕیان با کوردستانیش نییە لە پێناوی مانەوەی خۆیانە داگیرکەری کوردستانیان هێناوە لە پێناوی مانەوەی خۆیانە شەڕی ناوخۆیان کردووە لە پێناوی مانەوەی خۆیانە داهاتی کوردستانیان تاڵان کردووە لە پێناوی مانەوەی خۆیانە خۆپیشاندەریان کوشتووە کە داوای قوتی خۆیەکە کاکە لە پێناوی مانەوەی خۆیانە مامۆسایە کاتوە لە موچەم بەنێبەر شەقیەدن بە شانازیەوە سەیریەکەن لەبەرەوەمان لە پێناوی مانەوەی خۆیانە هەموو هاوڵاتیانی کوردستان ئامادەن بیکەن ڕەنگدانەوەی چی بەسەر دۆخی سیاسی جگە دۆخی ئابووری دۆخی سیاسەکە ژوا دۆخی سیاسی زۆر گۆڕانی بەسەرادێ ئەنجا هەرێم ئەوەی جاران مافی دەوڵەتی سەربەخۆ هەندێکشتی زلیەکرد لەمە دوا بۆی ناکرێ و لەمە دوابێ بە ئاگاداری عێراق جوڵێتەوە چونکە بمانەوە نەمانەوە ئابووری بڕبڕی پشتی سیاسەتە کاتێک کە اقتصاد ئێماکەوێتە دەست بەغدا و نەوت و فرۆشتن و هێنانیەکەوێتە دەست بەغدا بەڕاستی کاریگەری زۆری لەسەر بڕیارە سیاسەکانی ئێرەش دەبێت ناتوانن لێی دەرچن و من پێم وایە هەرێمی پێبێهێز دەبێت دەسەڵاتی ئەم دوو حیزبێ پێبێهێز دەبێت چونکە خۆیان کارێکی وایان کرد پێشتر ئامادە نەبوون لە کاتی ئاساییدا بە مەرجەکانی خۆیان بەسەر بەغایە بسە پێێنە ڕێکەوتن بکەن ئێستا بە ناچاری تو ڕێکەوتن مەسەڵبژانی کوردستان بێ ئەنجام دەری لەو کاتی دیاری کراوە مانگی 11 فشار هەیە وڵا فشار هەیە بۆی ئەنجام بدرێ من پێشم وایە ئەنجام دەدرێ بە بۆچوونی من بۆ هەندێک خاڵ هەیە ڕێکەوتنی لەسەر کراوە لە گەڵایەنەکان هەندێک خاڵ هەیە کە نەکراوە پارتی پێداگریەکە ئێستا مادام پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی حکوومەت کە لە لیستی پارتیە ئەو موعیدەکەی داناوە من پێم وایە ئەو چەند خاڵش کە جێ ناکۆچێت دوجار پارتی ئەوەش قبوڵەکە بۆیە موعیدەکەی داناوە یعنی گەرێکێتی و لایەنەکانی تر هەر ڕازی نەبوون ئەڵەو چەند خاڵی ناکۆتین وەرەوەشمان قبوڵە با دانیشتنەکە بکەین دوجار لەسەرەوە ڕێگەکەون و هەڵبژاردنەکە بۆ شێوازە دەکرێت چاوەڕێی خۆشگوزەرانی دەکەی بۆ خەڵکی کوردستان من پێم وایە بڕیارە ئەگەر وەکو خۆی جێبەجێ کرێ لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە و لە بەرژەوەندی هەرێمی شاگەر ئەمانە عەقلانە مامەڵە بکەن و واز لەم پاوەندخوازی بێن سوپاس بۆ سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم بەخوای گەورەتانە سپێری خواتانەوە